خێزانداری مرۆڤ حتا دەوڵەمەند بێت حتا جەستەیەکی جوانی هەبێت حتا نازانم نەزبەی بەشانەوە بێپارەی لە جیرفان بێت قەت ئاسوودە نابێت هەتا هاوسەرگیری پێک نهێنێت. بڕۆ بۆچی ئەڵمانەکان بۆچی ئەوڕۆپیەکان خۆ پاسەپۆرتیان هەیە زمانیان فولاد زمان دووە مسلمیشە زانن و ئەو کێشانەی ئەمە هایتمان ئەوان هەر نیتیان ئەی بۆچی ناتوان هاوسەرگیری پێک بهێنن. پرسیارێکە لەوەدایە کەواتە پارەی زۆر و شەهادەی گەورە و کارەبای باش و معاشی باش و ئەوانە هیچ ئینسان ئاسوودە ناکات. بۆشە بینی لە ئەڵمانیادا یەک لە سەر سێی شلاف شتۆرنجی هەیە کێشەی بەدخەوی هەیە خەولی ناکەوێت یەک لە سەر سێ یعنی کە 27 ملیۆن 28 ملیۆن کەس خەولی ناکەوێت شەوی 17 ملیۆن 600 هەزار کەس لە ئەڵمانیا بەتەنیا ئاژێت بۆ لەبەرەوەی نەخۆشی نەفسیان هەیە یان تەنیاییەکە نەخۆشی کردوونە یان نەخۆشیەکە تووشی تەنیایی کردوونە هەردووچیان هۆکارە کێشەکە تەنیاییەکەیە بۆ چونکە هێشتا تێنەگەیشتووە لتەسکونوا ئیلەیها کە خوای گەورە بۆی دایناوین مرۆڤی دروست کردو بۆ مرۆڤ ئافرەتی دروست کردو بۆ پیا و پیا بۆ ژن کە خزمەت یەکتر بکەن بۆچی لتەسکونوا ئیلەیها بەڵام لەگەڵ ئەوەشە خوای گەورە عیلاجەکەشمان دەرمانەکەشمان پێدا بۆی کە ئێمە بەختەوەر بین دوشتی لە داناوین بۆ داناوین بۆی کە ئێمە بەختەوەری بەدەست بهێنین ئەوە چیەویشان وجعل بينكم مودة ورحمة سيدك أما باشترين علاج خوای گەورە کە بۆی داناوین چۆن ئەڵێ دکتۆر تەشبیه نەبێ ولله مثل على دکتۆر ئەڵێ ئەگەر زگت تێشە ئەمە بخۆ ئەگەر پشت تێشە ئەمە بخۆ ئەگەر ئازارت هەبوو ئەمە بخۆ خوای گەورە ولله مثل على وای بۆ داناوین ئاگادار بە لتەسکونوا ئیلەیها بۆ ئەوەی سەقامگیری بەدەست بهێنن ئاسوودەی دەرونی بەدەست بهێنین ئەم عیلاجەش بۆ داناون ئەبێ ئەم شتە جێبەجێ بکەن مەوەدەتەن وەڕەحمە خۆشەویستی لە نێوان ژن و مێردا وەڕەحم و بەزەی ڕەحم و بەزەیەکەی بەکاردێت تاوان هەمومان کە زەواجمان کردووە ئەمە بەو ئافرەتە ڕازی بوونە ئەویش بێ ئەمە ڕازی بە ئینجا بڕیاردراوە و لێکتر مارەکراوی کەواتە لێرەدا خۆشەویستیەکە دروست بووە لە سەرەتای دەستپێکی داواکردنەکەیە. لە دوای ئەوە ڕەحمە بەکاردێت ڕەحمە لە کاتی هەڵەیە بەکاردێت کەی ڕەحم بە کەسێکی کاتێک کە هەڵەیەکت بەرامبەر ئەنوێنێت کەمتر خەمیەک بەرامبەرت ئەنوێنێت نەزانێک ڕوئەدات شتێکی نابەدڵی ڕوئەدات باردۆخێکی نەخوازراو دێتە پێشەوە ئەبێ ئەم بینی ئەم دوو کەسە شتێک ئەکەن کە جێگای ڕەزامەندی بەرامبەرەکەی نییە لەو کاتە چ پێویستە ڕەحمەت پێویستە ڕەحمە بەکاربێنی کاتێک کە تو ئازارەکەت هەبێ هەر بە خێزانەکە دەڵێ ئافرەت وەڵای پشتم زۆر دێشێ ئەویش هەوڵەی توانە هەبێ هەوڵەدات پشت دەرمانێک شێلانێک شتێکت بۆ بکات ئەویش بە هەمان شێوە بۆ تو هاوار بۆ تو دێنێ بۆ چونکە ڕەحمی پێەکەیت ئەم ڕەحم و بەزەیە ئەگەر نەما ئەو کاتە کێشە کۆمەڵایەتەکان قوڵتر ئەبنەوە زیاتر ئەبنەوە بۆیش ئافەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر بۆ ئیماندار نییە هاوسەرەکەی ببغزێنێ یان ڕەتی بکاتەوە لەسەر ئەوەی کە شتێکی لێ بەدڵ نییە بەڵکو ڕەضیە منها ئاخەر باسەی ئەو شتانەکە کە لێی ڕازیە کە نمونە بە سیارەکەینەوە ڕاستە سیار ئەم کێشانە هەیە بەڵام ئەو خۆشیەکانی باز بکات ڕاستە هاوسەرگیری کۆمەڵی سەر ئێشی لەگەڵدایە بەڵام بۆ باسی خۆشیەکانی ناکەی بۆ باسی گەورەی ناکەی تۆ بەچی ماڵ و منداڵ دروست دەکەی ئەبێ ژن و مێردێکە بێت تۆ بەچی چۆن نەتوانێت میوان بێیتەوە ماڵەوە بۆی کە ژنێکە خێزانەکەت خواردن بۆ دروست بکە ماڵ بڕازێنێتەوە ئەم ژنەش بە هەمان شێوە چۆن نەتوانێت ئەم شتانە دابین کە بۆی کە مێردێکی پارەی بۆ دێنتە ماڵەوە ئەو خواردن و خۆراک و پۆشاکانی بۆ دابینەکات کەواتە هن لباس لكم وأنتم لباس لهن ئێوە پۆشای شێتن خوای گەورە ئەفەرمێ پۆشاکن پۆشاکیشی چییە لە گەرمات پارێزێ لە سەرمات پارێزێ عیب و عارەکان دائەپۆشێت جوان دەکات کەشا دەکات بەجل و بەرێک کەواتە ئەگەر پیا و چەند بەتەنێ بێت هێشتا پۆشاکی لەبەردا نییە ژن هەرچەند بەتەنێ بێت هێشتا کامل نییە بۆ لەبەر ئەوەی مێردی نییە یان خۆت بێکۆ نەماونێتەوە کەواتە عەقڵەتی ئێمە لەوەدا نییە ئێمە کێشە خێزانیەکان تەنها لە بەرچاو بگرین لە کاتێکە باشەکانی لە بەرچاو نەگرین ئەمەش خوای بۆچی پێغەمبەر عەلەیهی سەلام هەڕەشاکەس بۆ نییە ئیماندار لەسەر ناڕەزی یاخود لەسەر هەندێک باردۆخی نەخوازراوە یاخود چەند ڕەوشتێکی بەدڵ نییە تو ئافرەتەکە ڕەت بکەیتەوە یاخود ژنەکە پیاوەکە ڕەت بکاتەوە چونکە کێشەکان بەشێکی دانەپڕاوی ژیانمان